کۆبوونەتەوە باز لە کێشە و گرفتەکانی کەرتی پەروەردە لە پارێزگای هەڵەبجە دەکەن. پسپۆڕان و شارزانی پەروەردە بەشدارن و پەنجە لەسەر قەیران و برینەکانی جەستەی پەروەردە دادەنێن. دەرخستنی ئەو کێشە و گرفتانەیە کە لە ناو سێکتەری پەروەردە لە سنووری پارێزگای هەڵەبجە زایدەن چارەسەرکردنیشی ئەلبەت بەشێک لە چارەسەرەکان لەسەر ئاستی وەزارەت و حکوومەتە. بۆ نمونە نەبوونی قوتابخانەی پێویست ئێمە چەندین ساڵە ڕێژەی قوتابی زۆر ئەبێ لە پارێزگاکە، بەڵام قوتابخانەکان هەر قوتابخانە کۆنەکان و هیچ زیادەیەک نییە. کێشەیەکی سەرەکی و گەورە کە نیگەرانی لای مامۆستایان دروست کردووە بابەتی حیزبایەتی و مەحسوبیەتە لە کەرتی پەروەردەدا کە بەڕوونی دەبینرێت. ئەمە وتەی سەرپەرشتیارێکی پەروەردەی هەڵەبجەیە. جێگری بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجەش دەڵێت کێشەمان لە بیناو پسوەڕەکاندایە و هەوڵی چارەسەرکردنی کێشەکان دەدەین. کێشێکی تر هەیە لە میلاکاتە ئەوەیە بەسەر ناوچەیەکی کوتەوەڵە و بیارەکە دوورە دەسە یا قەڵبەزە. مامۆسایەکی زۆر لەوێ ساڵانکی زۆرە خزمەتەکان. تۆ کەسێک تازە تەعینەکەی ببینێری بۆ ئەو ناوچەیەویش لەوێ خزمەت بکەوە ئەوەی چەند ساڵە لەوێ زەحمەتی کێشاوە بێتەوە ناو شار و نزیکی شار. ئەو تەوازنە زۆر گرنگە کە پەروەردە ڕەچاوی بکات. هیوادارم لەمە دووە ئەو خاڵە جێبەجێ بکەن. حاڵەتی خروقات هەبووە کە خەڵکە بووە تازە تەعین بووە لە ناو شاردانراوە. چارەسەرکردنی کێشەکان بە ڕۆژ و بەدوان و بەسییان نابێ. پێویستمان باوکاری هەموو لای کوڕەکراوەکانی کۆمەڵی مەدەنی و تەواوی پسپۆڕانی بواری پەروەردە هەیە. ئێمە خستنەگەڕی بوارەکانی پەروەردە پێویستمان بە سەرپەرشتیاران هەیە، پێویستمان مامۆسایانی ڕایەنەر هەیە، پێویستمان بە بەڕێوەبەری قوتابخانەکان هەیە، پێویستمان بە مامۆسایانی پسپۆڕ هەیە کە تێبگەن لە کێشە و گرفتەکانی بواری پەروەردە چی و چۆن چارەسەرەکرێت. لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە 146 قوتابخانە هەیە و پارێزگاکە پێویستی بە 40 قوتابخانەی دیکە هەیە تا پرۆسەی خوێندن بکرێت بە یەکدەوامی. ئەمە سەرەڕای کۆنی بینای دایان قوتابخانەی دیکە کە پێویستیان بە نوێژەنکردنەوە هەیە. لە گفتوگۆیەکی کراوەشدا کێشە و گرفتەکان لە چوارچێوەی راپۆرتێکدا ڕاستی وەزارەتی پەروەردە و پەروەردەی هەڵەبجە دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.